إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، یەکێکی تر لەو شتانەی کە زۆرێک لە موسڵمانان زیادەڕەوی و ئیسرافی تیا ئەکەن و بێگومان کاریگەریشی زۆری هەیە لەسەر دڵ و نەخۆشیەکانی دڵ و دڵ ڕەقەکات، خەوتنە یان زۆر خەوتن. بەڕێزانم، خەوتن یەکێکە لە گەورەترین نیعمەتەکانی خوای پەروەردگار. مرۆڤ کاتێک کە ئەجوولێتەوە 10 سعات 15 سعات لە ڕۆژێکە ئەجوولێتەوە، پێویستی بە پشوو ئیسراحەت هەیە بۆ ئەوەی سەر لە نوێ جارێکی تر دەمەزەر ببێتەوە. فۆرمات ئەبێت بە خەوتن فۆرمات ئەکا، یعنی ئەو هیلاکی و ماندووبوونەی ئەڕات ئەسڕێتەوە، پاشان سبەی بە گروتینێکی تازەوە ئەڕاتەوە مەیدانی کارکردن. خوای پەروەردگار لە قورئانە یەکێک لەو نیعمەتانەی کە وەصفێکە خوای پەروەردگار باسی ئەکات بۆ ئێمە کە بە ئێمەی بەخشیوە خەوتنە. خوای تەعالی ئەفەرمێ: وهو الذي جعل لكم الليل لباسا والنوم سباتا وجعل النهار نشورا. يعني خوای پەروەردگار هەر ئەوە کەوا شەوی بۆمان کردێتە سوبات، یعنی بۆمانی کردوتە نەوعێک جۆرێک لە جۆرەکانی مردن، تا جەستەمان تایە سڕ ئەبێ و ئیسراحەت ئەکا و ماندووبوونەکەی دەرئەچێ، و ڕۆژیشی کردوێتە کاتی ئیشکردن و جوولانەوە و کارکردن. قل أرأيتم، خوای تعالی ئەفەرمێ بڵێ پیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئایا بینیتانە، ئایا ئەزانن إن جعل الله عليكم النهار سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بليل تسكنون فيه أفلا تبصرون. ئەگەر خوای پەروەردگار ڕۆژی بۆ بکردنایەتە سەرمەد، یعنی بەردەوامی، حتا ڕۆژی قیامەت دنیا هەر ڕۆژ بوایە، کێ شەوێکی بۆ ئێهێنان کە تایە جەستەتان ئیسراحەت بکە؟ یعنی ئەگەر خەو نەبوایە چیتان ئەکرد؟ خۆشەویستەکانم، قەدری نیعمەتەکان زۆر جار خەڵکانێک ئەیزانن کە لە دەستیان دەرچوو بێ. ئێمە بەهۆی دووبارە بوونەوەی ڕۆژانەی نیعمەتەکانی خوا بەسەرمانەوە زۆرێک لە نیعمەتەکان ئاگامان لێی نامێنێ. بۆ نمونە ئەو خۆرە ئەگەر یەک ڕۆژ دەرنەچێ لە کاتی خۆی دوا بکەوێ هەموو دنیا ژێر و بانە بێتەوە. ئێمە ڕۆژانە ئەیبینین کەسی شکری خوای پەروەردگار یان زۆرینەی خەڵک شکری خوای گەورەی لەسەر ناکەن. بە هەمان شێوە خەو ئێمە خوای پەروەردگار ئەگەر لاشەیەکی ساغی بە زۆر بەمان دابێ، کاتی ئەخەوین
زۆر قدری ئەو نیعمەتە نازانین. ئەو کەسانەی کە ناتوانن بخەون، ئەو کەسانەی کە خەویان لێ حرامە ئەزانن خەوچی نیعمەتێکی گەورەیە. واللهی هەندێک کەس هەیە ئەگەر خەوەکەی هەر لێ بگریتەوە وای پێدێ لەوەچی هەرچی مڵکی ئەم دنیاە هەیە هەر هەمووی بدا، ئەگەر مڵکی ئەو بێ هەر هەمووی ئەیدا بەس سعاتێ بخەوێ. بۆیە خۆشەویستەکانم بەڕاستی خەو نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە. حەقە ئێمە بەردەوام شکری بکەین. ذکرەکانی ئێواران و بەیانیان بۆ ئەوە دانراوە، ئەو ئەزکارانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانانی فێر کردووە کە زۆری نەمان نایزانین، بۆ ئەوە کراوە کە ئێمە شکری خوای پەروەردگاری لەسەر بکەین. کاتێک ئەخەوین بڵێن بسمیک اللهم ئەموت و ئەحیا، بەناوی تۆ خوای پەروەردگار من ئەمرم و پاشان زیندوو ئەبمەوە. یعنی ئەم خەوە وەکو مردنێک حسابی بۆ کردووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. وخوای تعالیش لقرآن أفرمي الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها فيمسك التي قضى عليها الموت ويرسل الأخرى إلى أجل مسمى إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خوای تعالی کەسانێک ئەمرێنێت یان نیوە مردنێک ئەیان مرێنێت کە خەوتنە حساب بەناوی مردنەوە بردووە خوای پەروەردگار، کەسانێکیان هەیە هەر خوای تعالی نایە لێ هەڵسن تەواو ئەو مردنە ئیتر ئەبێ بە مردنی کۆتایی کە ڕۆژێک دێ ئێمەش لەوانە ئەبین. و هەنێکیش هەیە خوای تعالی ئیجازەیانەدا ڕۆحەکە ئەڕاتۆ ناو لاشەیان، ڕۆحە کاملەکە ئەڕاتە ناو لاشەیان جارێکی تر زیندوو ئەبنەوە هەتا ماوەیەک، هەتا ئەجەلێکی مسەما. ئەویش کۆتایی نییە، ئەجەلێکی دیاریکراوە لای خوا بەس ئێمە نایزانین. ڕۆژانەش ئێمە دۆستانمان ماڵاواییمان لێەکە، خۆ حافیزی و ماڵاوایی ئەکەن، ئێمە عیبرەت بێ بۆ ئێمە، ئێمەش قافڵەیەکە یەکەیە کە سرەمان دێ ئەبێ بیرکەینەوە. ڕۆژانە ئەو هەموو خەڵکە ئەمرن هەڵناسنەوە تەواوی تر. بۆیە ئێمە باسەکەمان لە باسی خەوتنایە وە نیعمەتی خەوتن. زانایانی بواری لاشەی ئینسان، ئەوانەی کە ئیشیان لە بواری لاشەی ئینسانایە، ئەڵێن ئینسان کاتی ئەخەوێ بە ملیۆنەها خانە لەیەک ئەکرێتەوە، خانەی مێشک لەیەک ئەبێتەوە عینەن وا تەشبیهیان کردو وتیان وەک مەحەطەیەکی کارەبا وایە، کارەبا با بە شارێکی گەورە قاتعێکی هەیە، ئەو قاتعە کاتی ئەیهێنیتە خوارەوە لایەک لە شارەکە بێکارەبا ئەبێ، یعنی لە حرەکە و لە جوولە ئەبڕێ عینەن وایە. ئەگەر قاتعەکەی تریش بێتە خوارەوە ئیتر تەواو هەمووی بێکارەبا ئەبێ، یعنی ئینسان ئەمرێ بەس لایەکی دێتە خوارەوە، یعنی لایەک لە مێشکی ئینسان لە حرەکە و لە جوولە ئەبڕێ. ئەو خەوتنە. وطبعا تەفسیری سەیری عەجیبیان کردووە زانایان. بابەتەکە ئێمە بەس تەنها ئەوە مەبەستمانە کە خەو نیعمەتێکی زۆر گەورەیە، بەڵام ئەم نیعمەتە خۆشەویستەکانم ئەگەر زیادە ڕەوی تیا بکەی خراپە، چۆن شل ڕەویشی تیا بکەی خراپە. چۆن ئێسا کابرایەک نەخۆشە ئەچێتە لای دکتۆر پێی ئەڵێ کاکە تۆ کەم ئەخەوی، ئەم نەخۆشی تۆ هۆی سەرەکی کەم خەوتنە. یعنی کەم خەوتن ئەبێتە مای نەخۆشی، هەر نەخۆشی جەستە. بە هەمان شێوە زۆر خەوتنیش بەڕێزانم بۆ جەستەی ئینسان خراپە، زۆر خەوتنیش بۆ جەستەی ئینسان خراپە. پاشان کە بۆ جەستەی ئینسانیش خراپە کاریگەری هەیە لەسەر دڵ، نەک گۆشتەکە، ڕوحەکە. ئێمە باسەکانمان باسی جەستە نییە، باسەکانمان باسی ڕوحە، کاریگەری هەیە لەسەر ڕوحی ئینسان. خۆشەویستەکانم زانایانمان فەرموویانە، ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ لە ئیحیا علوم الدینە ئەفەرمێ في كثرة النوم ضياع العمر، ئەفەرمێ زۆر خەوتن ئەبێتە مایەی ئەوەی کەوا هەموو عمرت بەفیڕۆ بچێ، وفوت التهجد وشەو نوێژی لەدەست بدەی، وبەلادەت الطبع، ئەفەرمێ زیرەکی تێگەیشتنت سبحان الله کەمەکاتەوە.
زۆر خەوتن وا ئەکا ئەو ئینسانە تێگەیشتن و زیرەکی و لێهاتوێتی مێشکی کەم ئەبێتەوە وقەساوەة القلب و دڵیشی ڕق ئەبێ. ئیمامی ابن القیم فەرموویەتی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی مەدارج السالکینە فەرموویەتی من مفسدات القلب كثرة النوم ئەفەرمێ لەو شتانەی کە دڵ تێک ئەدا نەخۆشیێخا زۆری خەوتنە فإنه يميت القلب ئەگەر هەر زۆر بەردەوام بی لەسەر زۆر خەوتن بەڕاستی دڵت ئەمرێ ويثقل البدن ولا شش قرسك ويضيع الوقت ووقت كجرنترين نعمتكاني خواي پروردگارا أفوتيه وفي الرؤى ويورث كثرة الغفلة والكسل بأقايد زياكا تماليت زور أبي ومنه المكروه جدا أفرمي جاري وهي خوتني زور حنيكي مكروه جدا يعني نخوازراوة زور نخوازراوة لدينا ومنه الضار هني خوتن هي لنا خوازراوي درأتشي أقات الزرر زيان وأنفع النوم وباشترين خوتن إمامي ابن القيم أفرمي ما كان عند شدة الحاجة أو خوتني كزور بيويست بيتي يعني أو خوتنة شاكا كتو زور بيويست بيتي زانيان من فرمو يعني بو كسيكي آسائي لشش ساعاتو تا 8 ساعات بيويسي بخوه لو زياتر بو كسي آسائي براسي نخوشي وخرابي لدوايه وأبيته هوي أويك جستي چون خرابك زرريشي بو چي هي بو ضليشي هي ضليشي نخوش أخا خوش يسكارم وقتي خوي زانيان من يا بيشيناني أم أمتا ناوي نوجي عشايا ناوا خوتنان ناوي نوجي عشايا ناوا خوتنان يعني نوجي عشايا بكر دايه يتر أخوتن بويا الشو أيان تواني هلسن بو شو نوجي بياني هل أسان بو كارو إيشان زور گرجوگۆڵ بوون ولا شەشیان زۆر ساغ بوو زۆر جار ئەو پرسیارە دێتە مێشکی هەر هەمومانە بۆ جاران ئەم هەموو نەخۆشیە نەبوو کە هەیە بۆ جەڵتە نەبوو بۆ سەکتە قەلبی نەبوو براینەوە هۆکارەکەیەتی هۆکاری سەرەکی زۆرێک لە نەخۆشیەکان یەکێک لەوانە ڕقبوونی دەمارەکان بتايبتي شادماركان يعني رقبوني او دمارانا كأبيت ماي اوي جلطي دلي لي ودروس ابيه هو كاركي بو زور خوتن اقريتوا زانايان تأكيد لسر اواكن جخد لسر اواكنوا اقر درنگ بخوي دعاي درنگ لخوهلسي بتايبت لهاوينانا نعمة قوركان لدس أدا أو هيت شو نيجي بلكو فرزي نيجي بيانيان خلقكي زور نيجي بيانيان ناكب والله جمع لكاتي نيجي بيانيان أبو هايسا سير شو الرزهات بوير هو مشكلة كي حتى درنگانيكي شو خلق دانشتو أنواع أشكال سمر هر يكي خريكي هندي شتن كبراسي هر همو زياني بولا شيء إنسان هي زانایان لە کۆمەڵەی پزیشکانی دڵ لە ئەردەن جەختیان کردوتۆ لەسەر ئەوەی کەوا ئەو نەخۆشیە کە عەرزم کردن جەڵتەی دڵ ئەڵێن هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە ئینسان کاتێک ئەخەوێ دڵی لێدانەکەی ئەگاتە کەمترین حاڵەتی جاری وا هەیە ئەڵێن ئەگاتە 50 جار لێدا خۆی لە ئەسڵا وایە لە 70 جار بەسەرەوە بێ ئەگاتە 50 جار طبعا ئەو لێدانە کەمەش ئەبێتە هۆی ئەوەی کەوا لە ناو دەمارەکانی ئینسانە ئەگەر زۆر بڕوە ئەو خەوە زۆر ببێ لە دوای یەکتری ئەڵێن لە 4 سعات زیاتر بێ بەدەم یەکەوە ئەڵێن تەرەسوباتێک لە ناو دەمارەکانە دروست ئەبێ ئیتر شۆری و چەوری و ئەوانە تەرەسوباتێک دروست ئەکەن هێواش دەمارەکان ڕق ئەبن و ئەبنە هۆی جەڵتە بويا أفرمن حتى خوتني يعني بابلين أوانيشي كبابلين لوعدي خويا أخون أبي خوتنا كيان 4 ساعات زياتر بدم يكون نبي 4 ساعات لو بينها أبي هلصاني كتابي نزيكي تشاركي حركة بكري دواي أو أمجاب خوي توسريا أجينا زرري زورة بو جستي إنسان وهو أنا باشترين
چارەسەر بۆ ئەوە نوێژی بەیانیانە کە ئینسان تایە هەڵەسێ دەستنوێژ ئەگرێ و بە تایبەت ئەگەر بڕوا بۆ مزگەوت حرەکە ئەکا نزیکەی چارەکێ 20 دقیقە نیم ساعت حرەکە ئەکا دوای ئەوە ئیتر ئیسراحەتیش پێ بێتەوە ئاساییە. لەبەرەوە خۆشەویستەکانم ئاگامان لە خۆمان بێ، ئاگامان لە خۆمان بێ بەخوا زۆر خەوتن براینە ئەبێتە مایەی ئەوەی کە دەیها خێری دنیامان لە دەست دەرچێ و خێری دینیشمان لە دەست دەرچێ و جگە لەوەش جەستە و لاشەشمان زۆربەی نەخۆشە بە تایبەت ئەگەر گەیشتینە تەمەنێک ئیتر زۆر خراپە. بۆیە زانایانمان تەکیدیان لەسەر ئەوە کردوتەوە کە سوکەری، نەخۆشیەکانی دڵ، قەڵەوی، سەرێشە، پشت ئێشە و زۆرێک لەو نەخۆشیانەی تریش کە بەڕاستی کاتیە من عەرزانی بکەم هیچ جەستەمان بەهۆی زۆری خەوتنەوەیە. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ زیادە ڕەویکردن بەڕاستی لەمانە بۆ جەستەمان خراپە، بۆ دینمان، بۆ دنیامان، پاشان ئەمانەش هەمووی کاریگەری هەیە لەسەر دڵ. چونکە ئەو کەسانەی کەم ئەخەون یا درەنگ ئەخەون لەوە دوا کە خەوتن فرەخراو ئەخەون ئەمە قەلەقیەک دروستەکە لە ژیانی ئینسانە. یعنی قەلەقیەک دروستەکە خۆشەویستەکانم دڵە ڕاوکەیەک دروستەکە و ئینسانە هەرگیز هەست بە ئیسراحەت ناکە. بەس ئەو کەسانەی کە زوو ئەخەون و خەوتنێکی باشەکەن لە کاتی خۆیان ئاخەون و لە کاتی خۆیان هەڵەسن ئەوانە سیر کە خۆشەویستەکانم تەماشای دەمچاویان کە دەمچاوی ئەو کەسانەی کە لە کاتی خۆیان خەوتون دەمچاویان زۆر جیاوازە لەگەڵ ئەو کەسانەیە کە لە کاتی خۆیان نەخەوتون. ئەوانەی کە ئەم بەیانیە نوێژی جەماعەتیان لە مزگەوتا کردووە زۆر جیاوازن لەگەڵ ئەوانەیە کەوا نوێژی جەماعەتیان نەکردووە لە مزگەوت یان هەر نوێژیان نەکردووە. هەنێک کەسەیە لەوانەیە نوێژی بەیانیان نەکردبێ هاتووە بۆ جوماش، هەیە کە هەنێکیش هەیە لەوانەیە کردبێتی بەڵام دوای خۆردەرچوون کردوێتی سعات 9 سعات 8 کردوێتی عذرێکی بۆ خۆی دۆزێتەوە. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کاتێک هەڵسەیان نوێژەکانتان بکەن ئەبەڵێ ڕاست. ئەوە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس ئەوە لە ژیانی پێغەمبەر یەک جار ڕووی داوە، یەک جار ئەویش سەفەرێکی زۆر دووریان بەدەست و مسلمانان بە شەو ڕێیان کرد حتا نزیکی دوای دوو کوتی شەوار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیلالی دانا فەرمووی بیلال تۆ بمێنەوە چاوەڕوان بکە حتا وەکو کاتی بانگی بەیانی تۆ مەخەوە ئێمە هەڵسێنە بۆ نوێژی بەیانی، ئێمە ئەخەوین ئیسراحەتەکەین دوای ئەوە تۆ بخەوە. بۆ خۆی بیلالیش لە هیلاکی و زۆر ماندووبوو نەخەوی لێکەوت. کاتێک هەڵسان مسلمانان خۆری بەیانی هەڵیانیسان بۆیە زۆر بێتاقەت بوون، یعنی وەکو چوونە ناو یەکانیان نەزانی چی بکەن تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هیچ خۆتان تێک مەدەن ئێوە عوزرتان هەیە خوای پەروەردگار عوزری پێداون بڕۆن دەست نوێژەکانتان بگرن بیلال بانگ بدە پاشان قامەتیان کرد و نوێژی بەیانیان کرد. ئەوە حاڵەتێکە بەڵام ئەگەر تۆ ئەوە بێتە خوڵق لە هەموو ژیان تەلەوانێت چەند حاڵەتێک تۆ نوێژی بەیانیانت لە مزگەوتا کردبێ یا جارجار بێ بۆ نوێژی بەیانی ئەوە نەکبەتیە ئەمە عەکسی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. یا ربی خوای بۆ خاطر ناوجوانەکانی خۆت ئیسلاحمان بکەی، نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە، تەوفیقمان بدە یا رب العالمین. یا ربی خوایە لە هەر شتێک بە دوورمان بگری کە تۆ پێت ناخۆشە، یا ربی بمان خەیتە سەر ئەو ڕێگایە کە تۆ پێت خۆشە، یا ربی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ربی نەخۆشیەکانی دڵمان لابەی چارەسەرمان بکەی یا رب العالمین. یا ربی خوایە بۆ خاطر ناوجوانەکانی خۆت بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆت یا ربی ماڵ و مناڵمان صالح بکەی، یا ربی خوایە براو خوشکانمان صالح بکەی، ڕەحم بە دایک و باوکمان بکەی، یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ربی خوایە بۆ خاطر ناوجوانەکانی خۆت ئەو برا بەڕێزەی کە داوای دوعای خێری لێ کردن و کێشەیەکی خوایە کێشەکەی بۆ چارەسەر بکەی، یا ربی کێشەکەی بۆ چارەسەر بکەی، یا ربی خوایە ئەو مسلمانانەی کە لەم مزگەوتە و هەفتەکانی پێشوو ئامادەی جمع و جەماعەت بوون یا رب العالمین و ئێستا وفاتیان کردوتەوە گەڕانەوە بەلای تۆ، یا ربی خوایە بۆ خاطر ناوجوانەکانی خۆت بە بەهەشتی بەرینیان شاد بکە، یا ربی خۆ سەبووری کەس و کاریشیان بدە، یا ربی خوایە بۆ خاطر ناوجوانەکانت بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆت لە بارانی ڕەحمەت بێبەشمان نەکەی، خێر و بەرەکەت بڕژێنی بەسەر کوردستانە، تەرەقی بە دینی ئیسلام بدەی، گەنجەکانمان هیدایەت بدەی بۆ سەر دیندارێتی، کار بەدەستانمان هیدایەت بدەی، دووریان خەیتەوە لە هەموو خراپە و خراپەکاریەک. ئامین ئامین.